ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من و هاوڕێ ڕەحمان حسێن زادە لە خزمەتەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە بەرنمەکانی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکان. ئەم بەرنمەی 11 ئەمڕۆ 3/4 2025 پێشکەش بە ئێوەی ئازیزەکرێت. بەرلەوەی کە بەرنمەکان دەست پێ بکەین و قسە باسەکان بکەین، داوا لەوەی ئازیزەکەم کە لینکی بەرنمەکانمان لە ڕێگەی سوسیال میدیا و بڵاو بکەنەوە تا ئەو جێگای بۆتانە گونجێ لە ڕێگەی یوتیوبەوە تەماشاکاری بەرنمەکانمان من بۆ ئێمە باشترە. و ئەوەش بڵێم کە هەر ئێستا بە هیمەتی هاوڕێ جەماکرێکار ئەم بەرنمەیە لە ڕێگەی کلاب هاوسیشەوە بڵاوە بێتەوە جۆگرانێک و ئازیزانێک کە لە کلاب هاوسەوە جۆمان لێگرن ئەگەر بۆیان ممکنەوە ئەکرێ لە ڕێگەی یوتیوبەوە تەماشای بەرنمەکانمان بکەن. ڕەحمان و کاتت باش، مێدەوارم ڕۆژێکی باشت ببێتە ئێستا و هەفتەیەکی باشت گوزەران بێزانم هەفتەیەکی جەنجاڵ و پڕ کار بوو بۆ هەمومان. مێدەوارم تەندروستیت باش بێ و ڕۆژێکی باشت بوو. زۆر سپاسی تۆ. سڵاوم هەیە بۆ بینەران و بێسەرانمان. دیارە وایە 3-4 ڕۆژی هەفتەی ڕابردوومان بەیەکەوە لە کۆنگرەی حزبدا بووین و ئەم شەویش قسەی لێ دەکەین. وایە حوتەیەکی هەم پڕکار بە تایبەت پڕ لە دیداری دۆستان و هاوڕێیانی عەزیز کە لە وڵاتانی مختلفۆ هاتبوون. ئەوەش بۆ خۆی لایەنێکی زۆر باش بوو. وەختی لێگرتین بەڵام وەختێکی شاد و خۆش بوو. مەمنون. زۆر باشە. بەرحاڵ دەست پێ بکەین بە قسە و باسەکانمان. ئەمڕۆ دوو بەشمان داناوە، نەمان کردو بە سێ بڵێن بڕگە. دوو بڕگەی یەکەمیان سەبارەت بە هەڕەشەی ترامپ و خامنەیە لە خەڵکی ئێران. خەڵکی ئێران دەرگیری دۆخێکی زۆر نالەبار بوون، نەک بە تەنها ترامپی سەرشێت و ترامپی فاشیست و ڕاسیست کە لە غەیری فشارهێنان و گوشارهێنان هیچی تر نازانێت لە دیبلۆماسیەت بەستەنها فێری گوشارهێنان و دانانی سزای ئابووری و تەنانەت سزادانی دۆستەکانیشی تا بە دوژمنەکانێگا بە ڕێگەی زیادکردنی گومرگ و ئەوانە کە ئەمڕۆ دیارە کارەساتێکی خۆڵقان لە بازاڕی بۆرسەی جیهانیە کە حتممە لەبێت لە هەفتەی داهاتووە بە درێژی لەسەرم سیاسەتە قسە بکەین. بەرحاڵ لایەک دەرگیری ترامپ و دەرگیری و هەڕەشانەیە کە بە پشتیوانی ئیسرائیلیش دیارە بەرامبەر بە خەڵکی ئێران نەکرێ. خەڵکی ئێران دەرگیری و هەڕەشانن بە شەڕ و ماڵوێرانی و لە لایەکی تریش خودی خامنەئیش هەروە لە تەرەفێکی ترەوە لە لایەکی ترەوە خەریکی هەڕەشە و گوڕەشەیە و قسەیەکی ئاوای کردووە لە لێدوانانەیە کە داوێتی کە لە دەرەوە یاخود لە بە شێوەی کاری سەربازی ئەوانە ڕەنگە شتێکی ئەوتویان پێ نەکرێ، بەڵام ممکنە فیتنە سازکەن لە ناوخۆیان کەویش خەڵک وەڵامی نەدات و دیارە لە فیتنەش پێشترە زانین کە مەبەستی ئەو لە ناڕزایەکانی خەڵکە و دیارە ئەمە چەقۆ تیشکردنەوەیە بۆ ناڕزایانی خەڵک و هەڕەشەکردنە بە لە خوێنە گەوزاندنی. بەرحاڵ ئەزانم کە تۆ باشتر لە من تاقیبی هەواڵەکان و باسەکانت کردووە لەم بابەتەوە. پێم خۆشە تۆ بفەرمی و لەم بابەتەوە سەرنجەکانی خۆت بڵێ. خۆشت باش. ڕووداوەکانی کولی منتەقە و ئێرانیشت تاقیب کردووە، سەرخەتی ئەسڵی قسەکانیشت باس کرد. ڕەنگە یەکێک تەمەشای ئەم عنوانی بەرنمەکەی من و تۆ بکە هەڕەشەی ترامپ و خامنەیی ئەو دوانە لە دژی خەڵکی ئێران بڵێم چۆنەکرێت لە کەناری یەک بن. لەلایەکەوە ترامپێک کە بۆ خۆی هەڕەشە لە جمهوری ئیسلامی دەکا، هەڕەشە لە خودی خامنەییەکە، شەرتی زۆری داناوە بۆ ئەوەی ئەگە جمهوری ئیسلامی و خامنەیی بێنە پای مەعاملە لەگەڵ دەوڵەتی ترامپ و دەوڵەتی ئەمریکا. لەولاوە خامنەییەک کە لە توولی عمری نظامی ئیسلامیە و بە تایبەت ئەڵان بۆ خۆی زیاتر لە 35 ساڵە نەفەری یەکەمیە و نظامەیە شەو ڕۆژ دژی کۆمەڵانی خەڵک بووە چۆن هەردووکیان بەیەکەوە هاوجهاتن لە دژاتی کردن لەگەڵ خەڵکی ئێران. ئەمە عینی واقعیەتە، بەڵام ڕێک لەکدانەوەیە. ئەویش ئەوەیە دەوڵەتی فاشیستی ترامپ هەرە و تۆرەی ئەو جۆرەی تۆ باست کرد عاقبەت
بە زیندووکردنەوەی ئەوەی پێی دەڵێ فشاری لانی زۆر بە زمانی فارسەکەی فشاری حەدی ئەکسەری کە قەدەمی ئەوڵی ئەو فشاری لانی زۆرە حەساری اقتصادیە یا تەحریمی اقتصادیەکە ئێمە لە ئێران نباسێکی بینەر و بێسەری ئێمە ئەگەر لە کۆمەلگای عێراق جۆگرێن بەرنامەی ئێمن یاڵانەوە زیاتر لە 20 ساڵە لە کۆمەلگای ئێران و کوردستانی ئێران و بیسەری بەرنامەکەمان ڕۆژانە خۆیان نەزانن ئاسەوارەکانی خراپی حەساری اقتصادی یانی چی ئەوەی چۆن زەختێکی گەورەیە لەسەر سفرەی واقعان ئەڵانەتوانین لە ئێرانە بڵین سفرەی بەتاڵی بە ئیمکانی کۆمەڵانێکی بەرینی خەڵک نەکار کرێکاران نەگەوەی زەحمەت کێشکە هەمیشە و دایم دەستیان بە دەمیان ناگاڵ ئەن کۆمەڵانێکی بەرینی خەڵک ئەگەر کۆمەلگای ئێران وڵاتێکی زیاتر لە 85 ملیۆنیان من بە تەوری قەت ئەتوانم بڵێم سەروی 50 ملیۆنی ئەلان لە فەقیریە بەسەرە بن ئەمە ئامارێکی واقعیە جادەر نەتیجە ئەم حەساری اقتصادی زیندوو کردوێتەوە دوولایەنە ئەمە فشارە لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک یەکیان ڕاستەوخۆ خودی و حەساری اقتصادیە زەخ دەخاتە سەر ئیمکاناتی بژی و لەو کۆمەلگایە با من قەول بەنداوە من و تۆ تەوزیحاتەکانمان زۆر توولانی نەبی زۆر بە کورتی باسی بکەم ئەگەر لازم بوو لە دەوری دووەمە باسەکەم بۆ خۆی ڕاستەوخۆ زەخ دەخاتە سەر و ژیانە ئێمە دیمان حەساری اقتصادی دوای ساڵی 1991 لە کۆمەلگای عێراقا دوای داگیرکاری ڕژیمی فاشیستی عێراق بۆ سەر کۆیت چه ئاسەوارێکی لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵکی عێراق و مناڵی برسی لەو کۆمەلگایە بەجێش هەموو ئەوانان لە ئێرانە زیاتر لە 20 ساڵە بۆ حەساری اقتصادیە جا بە تایبەت چه دەورەی پێش و لە دەورەی ترامپە چه ئێستاش کاڵان دوو مانگێکە هاتوۆتەوە سەرکار کەمتر لە دوو مانگێکە ئەم سلاحە کە ظاهرەن جەنگی نییە بەڵام ئەمیش سلاحی کوشتنی کۆمەڵانی خەڵکە برسی کردنی کۆمەڵانی خەڵکە ئەمەی لایەک و زیندوو کردوێتەوە لایەکی دیکەوە هەڕەشەی شەڕ هەیە ڕۆژ لە گۆڕ ڕۆژ هەرم ڕۆژانە دووبارە بینەر و بیسەری ئێمە شاید لازم نەکات من و تۆ زۆر تەوزیح بدەین ئەبینە هەر باسێوا دەکرێت لە ئێرانە درێ لە بەشی هەستەیەکەیە درێ لە بەشی سەنعەتیەکەیە درێ خۆمان نەزانین هەرم فەزای شەڕە هەم شەڕەکە گەر بقەومێ ئاسەواری هەرە گەورەکەی بۆ کۆمەڵانی خەڵکە بێت بەتایبەت وتم دوولایەنە بەچمە مەز دوولایەنە خودی ڕژیمی جمهوری ئیسلامیش کە بە دەرەجەیە لەژێر فشارەیە اتفاقەن ئەو زەخت و فشارە ئەشکێنێتەوە بەسەر کۆمەڵانی خەڵکە بە بەهانەی ئەوەی حەساری اقتصادیم بە بەهانەی ئەوەی هەڕەشەی نظامیم لەسرە هەر جم و جوڵێک هەر حەقخوازیەک ئەخاتە زەرزەخت و فشارەوە و ئاسەواری زەختە اقتصادیەکە خاتە سەر کۆمەڵانی خەڵک و هەر وەک تۆ ئیشارەت پێکرد سخەنڕانی خامنەی جەلاد ڕۆژی جەژنی ڕەمەزان ئەوان پیاڵەن ڕۆژی نازانم عیدی فترە نازانم عیدی غەدیرە هەرچێک هات لەنێو هەموو ئەم قسانەدا هیچ قسەیەکی حسابی هیچ کاردانەوەیەکی جددی بەرابەر بە هەڕەشەکانی ترامپ پێ نەبوو بە تەوری واقعی بەڵام یەک هەڕەشەی واقعی پێبوو لەسەر کۆمەڵانی خەڵک ئەوژەوەی وتی ئەمانە ڕەنگە درۆژەکە لە دەرەوەی مەرزەکان زۆر کاریان پێ نەکرێت بەڵام لە نێو خۆداگە فتنە دروستکان کە منزوریەوەی ئەگە دووبارە تەزاهوراتەکان بوون ئەگە مزایرەکان بوون ئەگەر ئەترازەکان بوون ئەگە هەرسانی جەماوەری بوون هەم بە دژ بە شەڕفرۆشی ئەمریکا و هێزان پریاریستەکان هەم بەوەی یەخەی جمهوری ئیسلامی بڵگەن تۆ بۆ خۆت پای شەڕەکەی تۆ بۆ خۆت ئامادەیەکی دروستکردنی ئەم حەساری اقتصادی لەستاوە هەڕەشەی کرد بە نێویەوەی کۆمەڵانی خەڵک بۆ خۆیان جوابیانە دەین و ئێمە بەتوندی جوابیانە دن و لێستاوە هەڕەشەی ئەوەی سەرکوتێکی زۆرتر بۆ سەر کۆمەڵانی خەڵک بۆ ڕێبخەن دەتوانین لە درێژە قسەی لێ بکەن من بە زۆری بۆیان ناکرێت جا بۆیە ئەو نەتیجەی لێ بگرم بەڵێ هەوکات ئەبینین هەڕەشەی ترامپ بۆ سەر کۆمەلگای ئێران و هەڕەشەی خامنەی یەک دەگرنەوە لە دژی کۆمەڵانی خەڵک لە دژی خەباتی کۆمەڵانی خەڵک دقیقاً وایە ئەم هەڕەشە و گوڕەشانە گەرچی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستڕەوی ئێرانی ڕاستی تورەکەیان بۆ هەڵدورووە هەموو ڕۆژێک لە قسە و باسی ئەوەیان کە چۆنی ئەم فشارانەوەم گوشارانە بێ بە هۆی لاوازکردنی
کۆماری ئیسلامی ئێران و ئەمە ڕێگەی کاتەوە بۆەوەی کە گوایە جەماوەەر بتوانێت لەم فرسەتە کەڵک وەربگرێت و ئەوانە بێگومان جەماوەەر چاوەڕوانی گوشار و فشاری ئەمریکانیە بە پێچەوانەوە ڕاستەکەی ئەوەیە چ بۆ ئەو ئەم نمونەیە کە دوامەژت پێدا سەبارەت بە گەماروی ئابووری لە سەر عێراق لە ساڵی 91 چه ئەوەشی کە ئێبە لە ئێرانە لە ڕابردووا بینیمانە هەمیشە ئەم فشارە ئابوووریانە کەمەری ناڕزاییە جەماوەریەکانە شتێنێ تەوەقعی دێنێتە خوارەوە بە کەمتر ڕازی ئەکا بە جۆرە لە جۆرەکان ئامادە ئەبێ لەسەر ئێستا بۆ نمونە لانی بڵێن خەتی هەژاری بە جۆرێکی وایە کە پێم وانییە هیچ کارگەرێک لە ئێرانە بتوانێت موچەکەی بگاتە نیوەی ئەوەشی کە پێوتی خەتی هەژاری بەڵام لەگەڵ ئەوەیە بە جۆرێک ئەو ناڕزایانەی کە پێویستە لە شوێنێکی کارگەری وەکو ئێرانە بیبینینوانە ئەگەر چی زۆرن ناڕزایەکان بەڵام بەو ئاستە نییەوە زۆر جار تەوەقعات و چاوەڕوانەکانیش دێنە خوارەوە و لە ئەنجامە سەرنجام ئەگەر شەڕەکە ببیانەوێ خودی ئەم هەڕەشانە دۆخێکی کۆنەپەرستانی وا دروستەکە کە شتی باشی لێ بەدینایە من بیرم دێ لە ساڵی 91 نەنیەدا بۆ بەشێک لە کەسانێک کە لەگەڵ شەڕنینوانە بەڵام پێیان وایە گوایە ناکۆچی ئەمریکا لەگەڵ جمهوری ئیسلامیە باشترە لە ڕێکەوتنیان و پێکەوە سازانیان و ئەمانە هەمیشە ئەم گوشارە لەسەر جمهوری ئیسلامی ئێران بێ باشە مناوە ئەوە بەبیردێنەوە لە ساڵی 91 کاتێک ئێمە لە ڕاپەڕینا بەشداریمان کرد کۆمونیستەکانی کوردستان و عێراق و شوراکانمان پێکهێناوە خەڵکمان بانگەوازی ئەوە کرد کە خۆی ئوموری داری خۆی بەدەستەوە بگرێ و شعارات و دروشمی زۆر باشیشمان هێنایە پێشەوە و خەڵکێکی زۆری لە دەوری کۆبەوە وانە بوو بڵێن شتێکی لاوەشی بێت و پشتگوێ خستن بێ و هەر ئەوە بوو نەتیجەکەی کە وای کرد جوڵانەوەی چەپ قەڵەمبازێک و یاخود هەنگاوێکی زۆر گەورە بەرەو پێشەوە بدێ بەڵام لەگەڵ ئەوەیە وەختێک هاتنە سەر لێکدانەوە و قسەکردن لەسەر ئەوانە ئێمە کۆمونیزمی کارگەریە ئەو جوڵانەمان بە جوڵانەوەیەکی شۆڕژگێڕانە و ڕاپەڕینێک نەزانی دەلیلەکەشمان بەوە زانی کە ئەمە بەشێکە لەو گوشار و فشارە ڕاستڕەوانی کە لە دنیای ئەمریکا هێناوێتی سەر دنیا و شەڕی عێراق بەشێکە لەوە و لەو دۆخەشە گەماروی ئابووری لە ڕاستیە لە خلالی ئەو 13 ساڵەیە کە بەسەر عێراقا فەرزکرا تەونی کۆمەڵایەتی کۆمەلگەی عێراقی تێکدا و بەشێک پێڵێن کۆمەلگەی بەشی بڵێن چینی ناوەند بەڵام بەگشتی چینی کارگەر یا بەشی پێشەوەی پێشڕەوی چینی کارگەر دەرگیری هەژاریەک و نالەباریەکی ژیان بوو کە یاخودەوە تا کۆچی کردو عێراقی بەجێ هێژیاوە تا کارێکی تری دۆزیەوە وازی لە کارگەری هێنا بە جۆرێک جوڵانەوەی کارگەری ئەو ناڕزایە کارگەریانە کە ممکن بوو بێتە پێشەوە هیچ بنەمایەکی بڵێن ئۆبجکتیوی بۆ نەمایەوە ئاساسەن لە بنەوە لێدرا من وازانم ئەم گوشارانەی کە لەسەر ئێرانە ئەگەرچی بەو ئەندازەیە نییە کە بەرامبەر بە عێراق کراوە عێراق تەمان شیری مناڵیش ماوەیەک قەدەغە کراوە کە بێتە عێراق و ئەوانە یاخود هەتا قەڵەمی ڕەژەوەی کە پێ نووسنەوانە گوایە ئەمە کبری نازانم کاربۆنی تیا و کاربۆنەکەی بەکاردێ بۆ چەکەوەوانە قەدەغا کرا تەواوی دەوڵەتەکانی دەوروبەریش هەموو بەشداریان کرد لەو تاوانە گەورەیە کە بەرامبەر بە خەڵکی عێراق کرا ئەمە بەو ئەندازێ نییە بەڵام بە هەرحاڵ ئەو دۆخە کارێکی کردووە کە ممکنە لە ئێرانیشە ئەم کاریگەریدا نابێەوە ئەم دۆخی کە لە داهاتوو شادێتەوە دەست و پەنجەی ئەمەی پێوە دیارە من وازانم جوڵانەوەیشی شۆڕژێرانە خۆی بە شۆڕژێر بزانێ مەفروض وایە لە بەرامبەر ئەم گوشارانەیە کە ئەمریکایی هێنێ هەر ئێستا دەنگ هەڵبڕێەوە تەواوی ئازادی خوازانی جیهان بانگەوازکە کە ئەم ڕێگایە ئەم ڕێگای گوشارهێنانە لە جمهوری ئیسلامی بگرن لە بری ئەوە ئەگەر مەسەلەکە ئەوەیە کۆمەک بکەن بە جوڵانەوەی ئازادی خوازانە و شۆڕژێرانە لە ناوخۆی ئێرانە بۆی کەوا بە جێگایە بکە چەند خاڵی باشە ئیشارە پێکرد با منیش تەوزەحاتێکیان لەسەر بدەم یەکەم ئەوەی حەساری اقتصادی اتفاقا نەبێ بە گۆپاڵێک هەم لەسەر ژیان و هەم مانعێک لە بەرابەر خەباتی کرێکاری و جەماوەریە ئەین یە واقعیەتە ڕووی داوە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە خەبات و اقتصاباتی کاریگەری و حتا جەماوەری تو هەر ئێستا لەم دەورانەدا لە ماوەی ئەم یەک ساڵەدا ڕۆژ نییە لەم شاریان لەو شار لە شەقام عاقبەت ئەوەی پێڵەن خانە نشینان یا پەرستاران یا اقتصابی ئەم یا ئەو مرکزی کارگەری نەبینی هەر پێرەکە
جوتیاران یا کەشاوەرزانی منطقەی ئیسفاهان بە هەزاران کەس هاتوونەتە مەیدان. بەڵام حقیقەتەکەیەوەیە ئەم هەلوو مەرجی سەختی گوزەران و ژیانە ئەو ژیانی سێ چوار جار لە خوار فەقرەوە بڕستی بە دەرەجەیەک بڕیوە هەتا لەو خەباتە ئەترازێک کە ئەیتوانی بەهێزتر بێ کە ئەیتوانی یەکگرتووتر بێ کە ئەیتوانی پڕتەوەقعتر بەرابەر بە کاربەدەستانی جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی بێتە مەیدان. تۆ ئیشارەت هەموو ساڵە لە ئێرانە حەقدەستی کرێکار دانێنەوە بێتە بناغەیەک بۆ حەقدەستی هەموو بەشی فەرهەنگیان، مامۆستایان، خانەنشینان، بەشی زۆری کۆمەلگا 5 جار لە خوارەوەی فەقرە مە بە قسەی خۆیان ئەوان 10 ملیۆن تمەنیان لە مانگا داناوە بۆ کرێکار حساب و کتابیان کردووە هەر لە ئێستادا هەر بنەماڵەیەکی کرێکاری یا ئەوەی نەیوە زەحمە چێشن و کارەکەن ئەگە 3 کەس بن احتیاجیان بە 60 ملیۆن تمەن هەیە بۆ ئەوەی ژیانێکی مەمرە و مەژیان ببێت. دەی ئەوە دیارە مانع زۆر دروستەکە لە بەرابەر خەباتی هەم کرێکاری و ئەم جەماوەریە. با من نمونێتە بەبارە ترا بێنمەوە. ئەو وەختی چوونە پای بەرجام، چوونە سازان، دەورەی سازان بوو لەگەڵ ئۆباما و ئەوانە دەرەجەیەکی تازە کەم دەرسەدە لە حەساری اقتصادیەکان کەم بووە. ئەزانن 2 مانگە دوای بەرجامەکان ئیتفاقەن گەورەترین خەباتی جەماوەری لە شارەکانی ئێرانە خوقا ئەوەی بە دەیمانگی 96 مەشهورە. ئەوە درۆست حدودی 3 هەفتە مانگە دوای گرێبەستی بەرجامەکە بوو کۆمەڵانی خەڵک کە ئەحساسیان کرد دەرەجەیەک زەختی اقتصادی و ژیانیان لەسەر لاچێ پڕتەوەقعتر هاتنە مەیدان. بۆ ماوەی هەفتەیەک زیاتر لە 100 شار لە قاما بوون. ئاڵوگۆڕێکی گەورە لەو سەردەمەوە لە خەباتی سیاسی و ئەترازی و ئەوەی ئێمە پیاڵین سەرنگون خوازانە و بزوتنەوەی سەرنگون خوازی لەو ڕۆژەوەی تر بە شکلی جەماوەری هاتە مەیدان. معلومە ئەوە لایەک. خاڵێکی دیکەی کە باس کرد هێزە کۆنە پەرەسەکانی ئۆپۆزیسیۆنی بۆژوایی ئێرانە کە لە سەرویانەوە ڕەزا پەهلەوی و سەڵتەنە تەڵەبانن، کۆماری خوازانی سەر بە ئەمریکا و غەربن چونکەوانە دار و دەستەی جۆرا جۆریان هەیە بازێکیان ئینسافەن سەر بە پرۆغەربی نین و سەر بەوە نین، بەڵامەوە بەشی ئەسڵەکەیان نین. بەشی ئەسڵەکان ئەوەیە کۆماری خواز نیشتنەوە. ناسیۆنالیستەکانی کوردن، فدرالیستەکانن، ناسیۆنالیستای نازانم ئازەربایجانن. ئەمانە ئومێدیان بەستوی اتفاقەن بەم حەسارە اقتصادیانەی ترامپ و بەم دەخاڵەتە نظامی ترامپ و نەتەنیاهوی فاشیستێک کە ساڵونەیەکە بە بەرچاوی عالەمەوە دنیاوە هەزار ئینسانە کوژرێ. هەر کەسە دوێنێ پێرس 3 ڕۆژ لەوە پێش ئەو سفرەی خاڵی مناڵ لاو کچ پیا و ژنی خەڵکی غەزەی دیبێ کە بۆ تکێنان بۆ لیوانێک ئاو ئەچنە ئاسمان و دێنە خوارە ئەبێ بڵێ ڕوود ڕەش بێ ئومێد دەبەستی بە نەتانیاهۆی فاشیست بۆ ئەوەی بێ کە گۆیە ئێرانە دوو ئازادکار گۆیە کوردستانە دوو ئازادکار. ئەو هێزانە من لێرەوە خطاب بە کرێکار و زەحمەکێشی منتەقەکە و کۆمەلگای ئێران هەڵم ئەبێ ڕسوایان کەن، ئەبێ وەدەر بنرێن، هێزێکە نێوی خۆی بنێ ئۆپۆزیسیۆن، خۆی بنێ سیاسی، ئومێد ببەستێ بە تیارە جەنگەکانی ترامپ و نەتانیاهوی فاشیست کە گویا کۆمەلگای ئێران و کوردستانی بۆ ڕزگار دەکرێت ئەبێت وەدەر بنرێن، ئەبێ شارە و دەر بکرێن. ئەوانە ئۆپۆزیسیۆنی سیاسی نین، ئەوانە دوکانداری سیاسین بە دوای ئەوە بەنەوەیەک بگەن لە ئایندەی ئێرانە هەرە و جۆرەی چەڵەبیەکان و دارودەستەی شێعە و سوننە و ناسیۆنالیستەکانی کورد عێراقا خۆیان بنانونەوەیە گەشتون. ڕۆژ نییە خەڵکی کوردستانی عێراق منتەزری موچەنێ بە لە بەغداوە بێ. ئەوە تازەوە نمونەی باشترەکەیە بێ. ئەوەی قەرارە ترامپ و نەتانیاهو بەسەر کۆمەلگای ئێرانی بێنن ئەوەی لە عێراقا ڕوویدا ئێشتا گویان نمونەی باشترەکەی بێ. لە ئەفغانستان ئەگەر بەدەستی ترامپ و نەتانیاهو ئەم هێزە جەنابی ڕەزا پەهلەوی و ناسیۆنالیستەکانی کورد و فدرالیستەکان و فاشیستەکانی ئۆپۆزیسیۆنی سیاسی ئێران بێ ئەوەی لە ئێرانە قەرارە دوای ڕوودا و ئەوان بە قودرەت بگەن لە تاالبانی ئەفغانستان خراپترە بێت. دەنەچە زۆر بە دروست ئیشارەت پێکرد کە ئەو بەرەی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی ڕاستی ئێران خۆشبەختانە
لە نێو کۆمەلگاکەدا بنەمایەکی زۆر قەویان نییە. ئەوە لەکوێ خۆی نیشاندا لەو ئاخێزە جەماوەریەی دوای قەتڵی ژینا ئەمینی خۆی نیشاندا لە نێو کۆمەلگاکەدا ئەو خەباتە جەماوەریەی بوو بەڕاستی نەسەڵتەنە تەلەب نەمەشروتە خواز ناو کۆماری خوازی پرۆغەربی دەرەجەیەکی کەم و ناسیۆنالیستە کوردانە بە پێنی سابقە پێشویان حزوریان بوو، بەڵام لە بەرابەر چەپخوازی ئازادی خوازی بەرابەری خوازی عەداڵەت خوازیە کە لە کۆمەلگاکە جگایان نەبوو. بەڵام ئومێدیان بەوە هەیە ڕژیم چێنج بکرێ، ئومێدیان بەوەیە سناریۆ ڕەش بە کۆمەلگای ئێران لە دامەژرێ، ئومێدیان بەوەیە ئەمیان سبێنە بە دار و دەستەکانی نێو سوپای پاسداران خۆیان وەسڵکەن. جمهوری ئیسلامی گوڵۆڵی بکەوێتە لەژی لە پێشان لە نێو خۆیدا بێ بە چەندین دار و دەستەی نظامی دژی کۆمەڵانی خەڵک. ئەم هێزی ئۆپۆسیۆنی بۆرژواییەوە هەر لەستاوە معلومە جەنابی ڕەزا پەهلەوی وەسڵە بە بەشێک لە سوپای پاسداران، وەسڵە بەشی لە ئەرتەش، حتا ئەوەی دەوڵەتە ئەمریکایەکە دەوڵەتی ئەمریکا و غەرب بە باشی لای لێ ناکاتەوە لی بە گومانن کە کوێ دەستی لەگە سوپای پاسداران تێکەڵە دەنەسە کۆمەڵانی خەڵک. ئەبێ وشیار بین لە دەورێکی زۆر زۆر حساسین، لە ئاڵگۆڕێکی زۆر حساسین. بەڕاستی لە ماوەی 5 ساڵی گوزەشتە کرێکار زەحمە چێژن لاو ئازادی خوازی ئەو کۆمەلگای نیشانی داوە ئیرادەی هەیە، ئەتوانێت بێتە مەیدان، ئەتوانێت بێتە شەبقام، ئەتوانێت ئەتساب بکە، ئەتوانێت ئەتراس بکە، ئەتوانین مانعەکانیشی لابین. بەڵام ئەم خەتەرە هەیە، خەتەری دەخاڵەتی نظامی و ترامپ و فاشیستی ئیسرائیل و بە کۆمەکی ئەم هێزە ئۆپۆسیۆنی بورژوای ئەوە نابێ وەلا بخێنرێن بۆ ئەوەی ڕێگا خۆش بکرێ بۆ خەباتی کرێکاری و جەماوەریە کە جمهوری ئیسلامی لە گۆڕ بنێ. ئەم هاوڕیانێکمان لەگەڵان لە سەر یوتیوب و لە سەر فەیسبوک زۆر سپاسی بەشداریانەکەین. هاوڕێ دیار بەرزنجی سڵاوی نردووە، هاوڕێ کامەران ئەحمەد هەروەها هاوڕێ کامەران ئەحمەد ئەم کۆمنتەشی نووسیوە لە ڕێگەی یوتیوبەوە. دیار ئازام کۆمنتەکانی یوتیوب ناتوانێت درێژ بێتەوە، مجبورە بە دوو بەش بینوسێ. بەشی یەکەمی ئاڵێ ڕۆژی سێشەمە پنتاگۆن ڕایگەیان کە گروپی کەشتی هەڵگری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست USS کال ویژنی سەربازی جێژی دەکات و پەیوەندی بە گروپی فڕۆکە هەڵگر و هێرشبەر بۆ SS هاری ئێسترومانەوە ئەکات. ئەمە دیێنی کرد، بەڵێم هەواڵە بڵاو بووەوە دوی هەروەها پێتاگۆن 6 فڕۆکەی بۆمپاوێژی B2 خۆی نردووە بۆ دیگۆ گارسیا لە زەریای هیندستان کە مەودای لێدانی لە ئێرانەوە یەکجار نزیکە. بەهەرحاڵ من ئەمانەم هەواڵانە هەواڵی زۆر زۆر نیگەرانکەرن، بەڵام نازانم هاوڕە ڕەحمان من ئەوەی بیستومە لە هینەکان لە لێکدانەوە سەربازەکانە ئەڵێن جێگاکانی ئەوەی کە بۆمبە ئەتۆمەکانی تایە بە جۆرێک محکەمە کە هیچ سیلاحێک تەنانەت ئەو چەکانی کە ئەمریکاش بەکارێنێ ناتوانێت بگاتە ئەو قوڵاییە. یعنی بەشێکی ئەم لێدانانە من لازم لە ڕووی سەربازیەوە گەر لە ئێران بدرێ ئەمە ئەبێتە چیە بێتە هۆکاری لە بینبردننی ئەم چەکانە. ئایا ئەم تەقینەوانە بەڕاستی ینی ئێمە لە بین دوو اختیارین، ئەگەر لێ نەدا و نەتوانێت لە ناوی بەرێو ئەوانە ئەو دەم جمهوری ئیسلامیەکی بریندار و هار دەکەوێتە گیانی خەڵک بەڕاستی لە ئێراناوە خەڵکێکە زەرەر و من دەبێت لەمانە حتمما لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ممکنە دەنگ هەڵبڕێ و دەم ئەبێتە سەرەتای توندوتیژێکی زۆر لە ناوچەی لە ئێران و خۆرهاڵەتی ناوەڕاستە. و ئەگەر لێی بداوە بگاتە ئەم چەکانە خەوانە چەکی ئەتۆمین یۆرانیۆمن ئەم ڕووداوە ئایا کارەساتێکی گەورە بۆ تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست دروست ناکە؟ ئای مەسەلەن ئەو جێگایانە لە نەتەنز و لەوانە من بزەبێت نازام شوێنە جوغرافیەکەیان شوێ، بەڵام پێم وایە بێت لە ئەفغانستان و پاکستانەوە نزیک ئەگەر لە عێراقوانەشەوە نزیک نەبێ ئایمان نابێتە هۆی کێشەیەکی ئەمانە. بەڕاستی ینی کە باز لە شەڕی جیهانی سێمەکرێەوە ئەوانە زۆر جار بە خەیاڵ دێتە بەرچاومان، بەڵام شەڕێکی لەم بابەتەوە ئەگەر ئەمانە نەتوانێت لە جێگایەکە کۆنتترۆل بکرێ و ئەمانە هەم لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەرەنجامی زۆر گەورە و ترسناشی لەکەوێتەوە هەم لە دنیاشە نەتایجی زۆر خراپی هەیە. بەرحاڵ درێژەی کۆمنتەکەی هاوڕێ کامەران ئەڵێ فرۆکە بۆمب هاوێژەکانی توانای هەڵگرتنی هەردوو چەکی ئەتۆمی و گەورەترین بۆمبی ئەمریکانێک کە توانای گەیشتیان بە دامەزراوە ئەتۆمی ژێرزەمینەکانی ئێران هەیە. بەرحاڵ من شتی ترم بیستۆ لەو بابەتەوە ئەڵێن بەشێک لە دامەزراوە
ئەتۆمیەکانی ئێران هێندە مەحکەم و قوڵن لە ژێر شێوێکی گەورەیان و ئەوانە کە تەنانەت ئەم چەکانەش ناتوان کاریگەریان لەسەر دروستکرد نازانم چی ڕاستە بەڵام بەرحاڵ ئەمە هەواڵەکانن هەر چۆنێک بێ لێدانێکی لەم بابەتە بە هەر بارێکا بێ بەڕاستی کارەساتێکی گەورە دروستەکە بۆ خۆراڵاتی ناوەڕاست لە پێشەوە بۆ ئێران دیارە ئەو زانیاریانی کە هاوڕێیان باسێکن دیارە لە مدیا هەمووی بڵاوبەتەوە ڕاستە ئەوەی معلومە ئەڵان ئەمریکا و حتا لەو دیێگۆ گارسیا و بەندەرە لەوێنەکە هی هاوبەشی ئەمریکا و بریتانیایە واقعی دەکەوی ئارایشێکی جەنگیان بەخۆیان گرتووە لە عینە حاڵاکە نامەیان ناردووە ینی ترام نامی ناردووە بۆ خامنەی و حتا جوابیشی دراوەتەوە خۆیان ئەڵەن نامەکەی هەڕەشە ئامێزە ئەوانش گویا بە احتیاتەوە جوابیان داوەتەوە بەڵام ئارایشێکە ئەرتشی ئەمریکا بەخۆی گرتووە بە ناردنی ئەو 6 فڕۆکەی بێت و دوای هەموو ئەو کارانی کردووە بەڵام ئارایشێکی جەنگیان بەخۆیان گرتووە و خەتەرە هەیە لە پێش شابینینکەوە بەخەستی لە حوسیەکانیاندا حوسیەکانیان وەکو نوێنەری جمهوری ئیسلامی هەتا ناوزەت کرد ترامپوان ئەوە بینراوە ئایا هەر فقط جارێ بۆ نیشاندانی زەخت و فشارە بۆەوەی جمهوری ئیسلامی بە چۆ کابێنن چونکێڵان قسەیانەوەی هەر من پێشەوەی بێن بۆ بەرنامەکە لەگەڵ کەسێکی فارس زمان قسەیانە کرد کە دەورەی پێشوو لە نێو هەیەتی ئاڵوگۆڕ ئەوەی پێڵەن نەقل و ئینتقالی دایرەی ترامپ بۆ نێو کاخسفیت حزوری بۆ دیارە ئیطلاعاتی زۆر گەورە هەیە ئەو قسەکەیەوە بوو ئەیوت خامنەی یا تەسلیمی کامل یا شەڕە بێت ئەنی ئەمەی تر قسەی کەسێکە کە لە دەست و پەیوەندەکانی ترامپە ئەو ئارایشە بەخۆی گیراوە ئەوەی شوێنە ئەتۆمیەکانی ئێران ئەوە ڕۆشناڵەن بڵاو کۆنە بۆتەوە یەکجێ وەگەوەی سەدا حوسین بووی یا وەگەوەی حافزە سەد بووی لیاندا و لە بینچ و تەجروبەیان بەدەستێناوە هەموو ئەم ساڵانە بڵاوە لە زۆر جێگای ئێران نەتەنیا لە منتەقەی مەرزی ئەفغانستان و نەتەنز و ئەو جۆر ئیسفەهان و نزیک تاران و ئەوە حتا لە کرماشان و ئەوانش کە گەڕێتەوە بۆ لای مەرزی عێراق وانە گویا لەوانەش هەیە ئێمە زانیارێکی ئەوتۆمان نییە چەندە لە بن عەرز و لە قوڵایە بمبورێت نازانم بەڵام لەوانەیە بە تەواوەتی بۆیان پەک نەکەوێت ئەمڕۆ اتفاقان هەر ئەم کەسێک کە ئەوتم قسەیە کرد ئەیوت لە بەینبردنی شوێنە ئەتۆمیەکانی ئێران هەر لازم ناکە بە بۆمباران بێ شێوەی دیکەش هەیە ڕەوشی دیکەش هەیە من لێرە باسی ناکەم چ ڕەوشێکی دیکەی خۆتان نزانن ئینتەرنێتی و ئەوە هەیە بمبورن بەڵام ئەوەی تۆکتت مەسلەوە تەواوی ئەو شوێنە ئەتۆمیانە تەواو لە بین چێ یا لە بین نەچێ خودی قەومانی شەڕەکە کارەساتێکی گەورەیە هەتاکە بیانەوێ لە زۆرێ لەو جێگانە بە ڕواڵەت بن بەڵام ئەوان خۆیان هەر بەوە مەحدود نەکردوێتەوە دەورەی پێشوو هەڕەشەی ئەوەیان کرد نەتەنیا لە شوێنە ئەتۆمیەکانەدەن لە شوێنە سەنعەتە ئەسڵیەکان دەن لە شوێنی نەود بدەن بەڕال ئیقتصادەکەی تێگڕمێنن ئەمانە ئیتر کارەساتی گەورەی بۆ سەر جامعە بێ و بە تایبەت من باسم کرد من پێم بە جمهوری ئیسلامی لە ئەو پەڕی لاوازیایە لە ئەو پەڕی زەعیفیایە هێرشێکی وا ڕەنگە ساختاری خودی حکوومەتەکە تێک بدە ئەم حکوومەتێکی بە شدەت هارە هێزێکی چەکداری هەم ئەرتەش هەم سپای پاسداران هەم بەسیج هەم نازانم لیباس شەخصی زۆری هەیە زۆر نیروی نظامی هەیە مرکزیەتیان بە دەرەجەیەک تێک بڕمێ و تێک بچێ وانە ئەم ڕژیمە زەبەلاحا بەم هەموو دار و دەستە نظامی هەیە بتوێتەوە بچێتە ژێر عەرز وەکو مەسەڵەن سەدا حوسین تەواوەن لەپڕ تەواو بێ من پێم بێ ئەنواعی دار و دەستەی چەکداری مسلحی دژە ئینسان حتا لەوانەیە بەشێکیان هەڵگەڕێنەوە لە دژی خامنەی و دار و دەستەکەی بەڵام هەر کامیان ئەوێن کۆنتترۆلی منتقەیە بگرن بەدەستەوە و حتا بەشێک لەم ئۆپۆزیسیۆنی کۆنە پەرستە بچێتە کەناریان لە کوردستان بەشێکی با پێت بڵێم بینەر ویسەری ئێمە بزانێ ئەم سپای پاسدارانەی جمهوری ئیسلامی کە لە ڕۆژی ئەوڵۆ دەستی پێهاتووە لە نێویدا گروپە محەلیەکان هەمیشە بەهێز بوون مەسەڵەن لەڵەن باڵی کرمانیەکان
ئەو شوێنەی وە قاسم سولەیمانی لێەوە هاتووە و سەردەستەیان بوو لە نێویان نبوو بە ئۆتۆریتە و سوپای قودسی لێ دروستکە باڵی خوزستانیەکان کە شەمخانی و محسینی ڕزایی و ئەوانن باڵی نازانم ئازەربایجەکان باڵی ئێسپانیا ئەمانە هەموو لە نێو خۆیانە دار و دەستەی جۆرا و جۆریان هەیە دەستیان بە چۆک و ئیمکانەڕاگە ئەوەی من ئێمە لی نەگەرانی سناریۆی ڕەشێک بۆ کۆمەلگایە دامەزرێن تێکەولەکەیەک بۆ کۆمەلگایە داسەپێنن و بەتایبەت من پما بێت لە لاوازی جمهوری ئیسلامیە خوب کۆمەڵانی خەڵکیش بێکاردانانیشن خەباتی کرێکاری خەباتی جەماوەری دێنە مەیدان بەهاخوازی خوێن جا ئەم دار و دەستە کۆنە پەرستانە ئەبنە ملۆزم ئەبنە دژمن و بە نظرم ئەوە بنە مانعی من نگەرانیەکەم ئەوەیە ئێمە نگەرانەکەمانەوەیە بەم دەخاڵەتە نظامیانە و بەم هەڕەشە و گۆڕشانەی ترامپ و نەتانیاهۆی فاشیست و کە ئەوانیش تەواو دار و دەستەی ئۆپۆسیۆنی ڕاست تەقوێتەکە و حتا چن لە نێو ئەو سوپای پاسداران و ئەرتەشەیە دار و دەستەی تەرەفداری خۆیان پەیداکەن لە دژی کۆمەڵانی خەڵک حتا ئەرتەشی دەورەی شا یەکتون چوونە پشتی خومینی عاملێک بەدەست خوبینیەوە لە بەرابەر کۆمەڵانێکی ڕاپەڕی و ئەجملە لە کوردستان ئەی هێرش بۆ سەر کۆمەلگای کوردستان لە 28 مردادی ساڵی 58 چی کرا هەر بە سوپای پاسداران بوو سوپای پاسداران 1970 بڵێ 1970 ئەرتەشی دەورەی شا دووبارە هێرشی کردەوە بۆ سەر سنە و کامیاران و پاوە و ئەوان دەنەچە ئەگەر لە ڕوانگەی خەباتی کرێکاری خەباتی جەماوەری تەمەشاکەی ئەم حەساری اقتصادی و دەخاڵەتی نظامی و ئومێد بەستن بە بۆمبەکانی ئەمریکا و ئیسرائیلوانە تەواو بە زەریری کۆمەڵانی خەڵکە من پێوا بێت اتفاقا ئەگەر شەڕ نەقەومێ بە هەر لێرەوە بڵێم کەمێکی جوولان ئەگەر شەڕ نەقەومێ حتا هەرم جمهوری ئیسلامیە سەردا بنەوێنێ تەسلیم بێ لە بەرابەرم خاستانەی ترامپ و ئەوانە کۆمەڵانی خەڵک زەلیلیەکەی زیاتر ببینن زەعیفەکەی زیاد ببینن ئەم شەڕ و ڕمانە بەوجودنێ اتفاقەنەوە مەجای زیاترەکاتەوە بۆ کۆمەڵانی خەڵک خەباتی جەماوەری خەباتی کرێکاری بێنە مەیدان بە بەرچاوڕۆشنی بەڕێکخراو بوون بە سازماندراو بوون بەدەستی خەباتێکی سەرنگونی خوازانە جمهوری ئیسلامی بچێتە کەنار ئەو وەختە بە نەزەرم هەم هێزە ڕاستڕەوەکان ئەوەنە جێگایان نابێ هەم ئەم دەخاڵەتی ترامپ نەتانیاهوش ئەوەندە جێگای نابێت نەگەوەی ئەوان هیچ کارێ ناکەن بێکاردانانیشن تەمەشان ناکەن بەنامە و پرۆژەی خۆیانە بێ بەڵام مەجال بۆ کۆمەڵانی خەڵک زیاترە بێ هەر ئەو نمونە زۆر ڕۆشنە دەیمانگینەوە 6 مانگێک دوای بەرجامەکەیان بوو 110 شار هاتنە مەیدان لە دژی جمهوری ڕاست بەرحاڵ ئەم باسە لێرەیە کۆتایی پێبێنین هاوڕە ڕەحمان لەبەرەوەی وەختی خۆیمان پێدا واسی و 3 دقەیە تقریبان یاخود 32 دقی قسەی لەسەرەکەین بچینە سەر باسێکی تر بەڵام بەر لەوە من بینەرانێکی باشمان هەر لە یوتیوب و لە فەیسبوک داواکارم دووبارە هاوڕیانێک ئەگەر بۆیان گونجاوە لە ڕێگەی یوتیوبەوە تەماشاکاری بەرنامەکانمان بن باشترە کۆمنتەکانی ئێوە لە یوتیوبەوە باشترە گاتە دەزێمە تاکو و فەیسبوک و هەر کۆمنتێک بێت حتمما ئێمە بەپێی ئەوە کە پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بێ ئەوڵە دەین وەڵامی بدەینەوە و دووبارە داواکارم لێوەی ئازیزەکە تا ئێستا نەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا لەسەر یوتیوب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و لینکی بەرنامەکانمان لە ڕێگەی سوشیال میدیاوە بۆ بە فراوانی بڵاو بکەنەوە تا بینەرانکی زۆرتر لەگەڵمان بەشدار بن بەرحاڵ زۆر سپاس کە لەگەڵمانن ئەو داوامان لە ئێوە هەیە کە کۆمەک بکەن کە کەناڵەکەمان پڕبینەرتر بێ هەوڕە ڕەحمان بچینە سەر باسێکی تر کە دامان نابووە ئەم باسە و ئەزانم کە پەیوەستەیە بەم باسی پێشومانەوە ئەو دۆخەنا لەبارەی کە ئاماژەت پێدا و ئەو دۆخەکە بە جۆرە لە جۆرەکان کارێکی کردو کە ئێمە لە بینی دوو هەڵبژاردیان ئێستاە جمهوری ئیسلامی ئێران مل نادا و شەڕ ئەبێ یا مل ئەدات و دووبارە ئەم بەرە کۆنەپەرستیە بە جۆرە لە جۆرەکان بەسەرکەوتوی دێتە دەرەوە کە من بە پێم وانە حتمما شەڕ و کوشتار هەمیشە و دایم خراپە بەڵام ئەم دۆخەی تریشیان لە لای من دیارە لەوەی پێش و باشترە بەڵام دووبارە سلبیات و کەم و کوڕی خۆی هەیە و کێشەی لەگەڵ خۆیان دێنێ بەرحاڵ باسی دووەممان سەبارەت بە کۆنگرەی
حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتیستە کە هەردووکمان من و تو ئەندامی کۆمیتە مەرکەزی ئەو حیزبین. ئەم کۆنگرێ لەم دۆخەیە کە ئێوە ئاماژەتان پێدا لێرە یاوتۆ باست کرد و بە تەفسیل چوویتە سەری و چەند خاڵێکی گرنگت دۆ بابەتەوە سەبارەت بە ئێران وت لەم دۆخەیە دێتە پێشەوە کە پێم وایە دۆخێکی ئیسیسنایی و تایبەتە. ئایا بە کولی بڵین بە گشتی بڵین کۆنگرەکە توانی لە ڕوانگەی تۆ لە ئاستی ئەو بڵین تەحەدا و ئەو هەڕەشە و ئەو ئاستەنگانەیە بێ کە ئێستا ئەم دۆخە دروستی کردووە؟ من پێم خۆشە هەر لە پێش سەرنجی تۆ بیسم دوای منیش دەست پێکەم. تۆش وەک من ناوەندی لە نێو هۆڵی کۆنگرە بووی سەرنجی تۆش بیسم بە کورتی زۆر باش. نا من حتمما پێم وایە کە باشترین کۆنگرەیە کە لە ماوانەیە کرابێ ئەم کۆنگرەی حیزبی ئێمە بووە، بەڵام نەک لەبەرەوەی کە من ئەندامی ئەم حیزبم من هەر بەخاتی ئەوە ئەندامی حیزبی کۆمیسی کارگەری حکمەتی و لەبەرەوەی لە ناو ئەحزابەکانی کۆمیسی کارگەری یاخود لە ناو ئەحزابە چەپەکانی ناوچەکەیە و لە ئێرانە بە پێشڕەوترین حیزب بێزانم. سەرنجم بوو لەسەر هەندێک لە باسەکانی و ئەوانە هەندێک بڵین گۆشەشمان بوو لەگەڵ یەکترا حتمما لە بەرنامەکانی داهاتوە باسێکم، بەڵام بە گشتی من بە کۆنگرەیەکی پێشڕۆ من خۆم چاوەڕوانی ئەوە نەبووم بەڕاستی لەم دۆخەیە کە ینی بەگشتی دۆخی سیاسی ئێران جۆرێک تەپینی پێوە دیارە بە تایبەتی بۆ چەپ بۆ ڕازوانیە فاشیستەکان و ناسیۆنالیستەکان و ئەوانە بیسکی سمێڵیان دێ بەڕاستی لە بیستنی هەواڵی پێش هاتنی شەڕ و هاتنی ترامپ و ئەوانە حتمما حەوان بەخشیەوە لە خۆشی ئەوەی کە چی ڕوئە لە ئێرانەوە چۆنەوان بەنان و نەوایەکەکەن، بەڵام بۆ ئێمە چەپ و کۆمونیستەکان بە گشتی لە ئێرانە من دیارە لە سایتە ئێرانەکانەوە متابعی حزابەکانی تریژەکەم هەموو جۆرێک لە دۆخێکی نالەبار و بێئومێدی بە سەریان نازاڵە و ئەوەشی کە لە ئێرانە ئەبیندێ من نەک لە ڕێگای حیزبەوە لە ڕێگەی پەیوەندی شخصی خۆمەوە لەگەڵ ئێرانە کەسانێک کە سەفەریان کردنەوە هاتوونەتەوە هەموو باسیوانێکە جۆرێک چاوەڕوانی بەسەر کۆمەلگای ئێرانیشا فەرز بووە و جۆرێک ئەوەی کە پێوترێ ئیسیساد نەگەیشتۆتە ئەو ڕادەیە، یعنی جۆرێک داماوی بەو ڕادەی کە لە عێراقا هەیەشتا لە ئێرانەوانیە، بەڵام سەرەتاکانی ئەوە دەرەکەوێت کە خەڵک بە جۆرێک بێئومێدی بەسەر یازاڵ بۆ باڵی کێشاوە و چاوەڕوانی بە هەناسەدانێک هەرچۆرێک لەم دۆخە ڕزگاری بێ لەم بابەتە و لەم دۆخەیە من وازانم ئەم کۆنگرەیەکی باش بوو. من خۆم چاوەڕوانی ئەوم نەبوو کە ئەندامان میوانەکان جاچ بگا بە ئەندامانی کۆنگرە بەم شوڕ شەوقەوە لە کۆنگرەیە بەشدار بن و بەم گەرم و گوڕیەوە لە باسەکانیان بێنە پێشەوە. هەندێک جار هاوڕیانی خۆمان لە نێوان خۆمانە گۆشەمان هەبوو لە قسە و باسەکانمان، ئەڵام میوانەکان باشتر تەیدی هەندێک باسییانە کرد کە ئێمە ئەمان کرد یا ئەکرا لەوێ، ینی هەستە دەکرد کۆنگرەکە هەر کۆنگری ئەندامەکانی نییە، کۆنگری هەمووانن و ئەو حزابانن کە لەوێ ئامادە بوون و بەشدار بوون. دیتنی ئەو هەموو حیزبە چەپە لە کۆنگری حیزبێکی کۆمونیستی ترا بەڕاستی مای دڵگەرمی بوو، هەست دەکرد سەرەتایەک و بنەمایەک بۆ پێکەوە کارکردن و هاوکاریکردنی یەکتر و نزیک کارکردن لەگەڵ یەکتر و دروستکردنی بەڕاستی نەواتێک و یا ناوکۆکەیەک بۆ جەبهەیەشی فراوانی جەماوەری لەم دۆخە حساسی ئێرانە فراهەمە. ئەمانەت لە قسە و باسەکانە نابی زۆرتر لە شعورێک و ئحساسێکا کە وەرە دەگرت لە بەرخوردی هاوڕێیان و قسە و باسەکانیان لەسەر منبەر و پەیامی پیرۆزباییەکانیان و بەربەشدار بوونەکانیان لە قسە و باسەکانە دیارەوانە کە متابعی کۆنگرەکانیان نەکردووە لەگەڵ کۆنگرێمە ئاشنانی نازانن ممکنە کە میوانەکانیش فرسەتیان پێ ئەدرێ لەسەر باسەکانی کۆنگرش قسەی خۆیان بکەن، نەزەری خۆیان بدەن، سەرنجی خۆیان بڵێن، ئازادانە ڕەخنە بگرن. ئەوانەی کە لەوێن وەکو ئەندامەکان فرسەتیان پێدرێت و کاتیان هەیە کە قسە بکەن، ئەوانش کە قسە و باسییان نەکردو ئەوانە من لە قسە و باسەکانی ئەو شعورت بۆ دروستە بوو کە ئێمە چەند لەیەکەوە نزیکی. ڕاستە ئێمە دوو ئەحزابی جۆر بە جۆر و جیاوازین، خەتی جیاوازیشمان هەیە و ئەمانە، بەڵام چه زمینەیەکی باش هەیە بۆی کەوا ئەم جوڵانەوەیە بتوانێت لە ئاستێکی فراوانترا خۆی ڕێکخات و ئەوانە و بەڕاستی ومێدێک بژێڕێتەوە بۆ ئەو کارگەر و زەحمە کێشەی کە بەدەست هەڕەشەکانی ترامپەوە بەدەست کوشتار و سەرکوتی خامنەئی و جمهوری ئیسلامی ئێرانەوە بەدەست دۆخی نالەباری ئابووری و ئەوانە خەریکە چۆکی ئەشتی خەریکە کەمەری ئەشتی. بەڕاستی
دەست خۆش بێ نکاتێکی زۆر بە ئەرزشت باس کرد. من و تۆ و زۆرێک لە هاوڕیانی کە یا دۆستانێک کاڵانگوێ لەم بەرناماگرن تەجروبەی حزور لە کۆنگرەکان کۆبوونەوەی ئەحزابی سیاسی و چەپ و کۆمونیستمان هەیە. هەر کۆنگرەیە لە دەورە زمانی خۆی ئاگیرێ ئەرک و وەزیفەیەک کەوێتە سەرشان. دوو ڕۆژ کۆنگرە بۆ خۆی لە خۆیدا مەعجزە دروست ناکە، بەڵام دوو کاری ئەساسیەکە. کۆنگرەی ئەحزابی ئێمە چەپ و کۆمونیستی وا جوملێمە یەک کۆبەندیەکەکە لە هەڵسوڕانی 2-3 ساڵەی پێش بەستنی کۆنگرەکە کە من بەخۆشیەوە توانم ئەوە بڵێم حزبی ئێمە پێش کۆنگرەکەشی عەلا ڕەغمیەوەی قەوارەی سازمانیەکەی بەتایبەت لە بەشەی عەلەنی و دەرەوەی زۆر گەورە نەبوو بێ، بەڵام لە دڵی ئەم ئاڵوگۆڕە گەورانەی هەم جیهانی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای 7 ئۆکتۆبر و ئەم نەسڵکوشەی غەزەوانە ئاسەوارەکانی لەسەر کۆمەلگای ئێران و کولی ئەو محوەرە ئەساسیانەی خەباتی سیاسی و مبارزاتی لە کۆمەلگای ئێرانە بەڕاستی لە بەگشتی هەڵوێست و سیاست و پراتیکێکی رادیکال ڕۆشن متعلق بە چینی کرێکار و زەحمەتکێشی بوو بە کۆنگرا و کۆبەندی کرد کە ئەرکێکی مهمترەویژەوەیە بەرچاوڕۆشنێک بدا بۆ دوا ڕۆژ بە پەسەندکراوەکانی بە باسەکانی و جۆری تۆ ئیشارەت بکران لە ئیدامەیە حتمان مورد بە مورد ڕەنگە باسی بکەین و حتا لە بەرنامەکانی داهاتوومانە. من پێم وابێ یەکێ لە نیازەکانەوە بوو عاقبەت ئەم کۆبوونەوەی ئەندامان نوێنەران حزبی حکمەتیست وە بە میوانەکانیشەوە کە بەشی زۆری لە ئەحزابی چەپ و کۆمۆنیستی ئێران و منتەقە نێوی هەر لێرە میوانەکان بڵم حزبی کۆمونیست کارگەری کوردستان، حزبی کۆمونیست کارگەری عێراق، سازمانی ئالتەرناتیوی کۆمونیستی لە عێراق هەڵتا لە دەرەوەی جغرافیای ئێران، ئەنتەرناسیۆنالیستای کارگەری لە ئیتالیا ڕۆبرتۆ ئاکسل شخصیەتێکی بەرزەسەی جنبش کارگەری فەرانسە و پەیامەکانی وە تازە ئەو وەختە ئەحزابی چەپ و کۆمونیست ئێران ئەوانەی وە هاوکاریان لەگەڵەکەن حزبی کۆمونیستی ئێران، سازمانی فدایانی یەقەلیە، سازمانی ڕای کارگەر، ئیتحادی سۆسیالیستی کارگەری، تازە حزبی کۆمونیست کارگەری ئێران هەرچەند لە چوارچێوەی ئەو هاوکاریانەیانە ئەمانەش مەجموعەن حوزوریان بوو و مهمتر خۆت لەوێنە حوزورت بوو مەجموعەیە لە شخصیات فعالینی ناسراوی نێو بزوتنەوەی کارگەری، بزوتنەوەی فەرهەنگیان و معلیمان، بزوتنەوەی مەیدانی خەباتی ژنان، ینی واوەتر لە نوێنەران و ئەندامانی خۆمان حوزوریان بوو بە تایبەت ڕۆژی ئەوەڵ بە شور و شەوقەوە کەسانێکی زۆر بوون هەر ئەو جۆرەی تۆکتت مەجارێکی کافی بوو هەچی ئەوانەی وەک میوانن تقریبا دەتوانم بڕێک زیاتر لە نوێنەرانیش وەختیان کەوت ئێساری نەزەر بکەن و بازە نوێنەرێکی حزب هەیە ئەڵانگلەی لەم نەکەڵان وەختاندا زیاتر بە میوانەکان تا بە خۆمانەڵم قەیناکە خۆمان جوبرانەکەینەوە 3 ڕۆژی تر پلنومی حزب هەیە و 4 ڕۆژی تر جەلسەی دەفتەر سیاسی هەیە و ئێوە توانن لەوێنە جوبرانیکەنەوە. زۆر خۆشحاڵین کە ئەو میوانانە وەکو نوێنەرانی ئەحزاب بە پەیامەکانیان وەکو ئیساری نەزەریان وەکو شخصیات مداخلەیان کرد لە بەحسەکانی ئەمە و بە نظرم دەوڵەمەندیان کرد لەو بابەتەوە. ئەمە لایەنێکی مهمی خودی کۆنگرەکە بوو دەردی تۆڵێ ڕێگاش خۆشەکاتەوە بۆ ئەوەی لە دڵی ئەم ئاڵوگۆڕە گەورەی منتەقەکە و بەتایبەت کۆمەلگای ئێراندا عاقبەت ئەم ئەوەی ئێمە پێڵێن قوتبی چەپ و کۆمۆنیستی سەرنگونی خواست بەهێزتر بێ دەستی لە نێو دەستی یەک بێ لانیکەمەوەی ئەرکی فەوریمانە سەرنگونیەکی شۆڕەجێرانەی جمهوری ئیسلامیە وها بەرینە پێشێ مەجال بۆ بەرەی ڕاستی ئەو کۆمەلگایە نەمێنێت. ئەمە لەم بابەتەوە بە نظرم لە دەستنیشانکردنی ئەو خەتی مەشی بۆ ئایندە ڕۆشن بوو. هەر ئەوەش نەبوو خۆت دەزانی بە نظرم هەر کۆنگرەیەکی کۆمونیستی لەم سەردەمەدا و ئەجملە کۆنگرەکەی ئێمەش حتا پێش ئەوزاعی مشخصی جغرافیایە کە تفعالەتی تیاکە و ئێرانە ئەویژەوەیە ئەبێت جا بەوە بداتەوە دنیای ئەمڕۆ بەرەو چێتی هەلومەرجی ئێستای جیهانی چۆنە و اتفاقان بەشێکی ئەسڵی باسی ئەم کۆنگرەی ئێمە هەم بە بەیانیەک بووی لەژێر نێوی ئایندەی جیهان و خەتەری فاشیزم و پێویستی شۆڕشی کرێکاری بە نظرم هەم بە سەنەدێکە هەیەی و تەسویبی کردووە هەم بەو باسانەی کردمانە بە قەولی تۆ غێرە سەرنجی بازی لە ڕفاکان و ئەجم لە تۆش
بوتە لە بەرنمەیە کا بە تایبەت سەیرە سەرەکەین و بە قەزاوەتی هەر بینەر و بێسەری دانین من پێما بەیەکە لە خاڵە بەهێزەکانی ئەم کۆنگرەیەوە بوو لەوێدا بەیانەیەک کە لە نظر منەوە وەکو ئیدعانامەیەکی کۆمۆنیستی بەرابەر بە کارکردی ئەمڕۆی سەرمایهداری جیهانی و ئەو کارەساتانەیە کە تووشی بەشەریەتی کردووە ئەو خەتەری فاشیزمەیە کە ئەی بینین و بەنظرم پێفشاری کردووە پێداگری کردووە لەسەر ڕێگا چارەی واقعی کە ئەویژەوەیە هاتنەمیدانی کرێکار و خەڵکی بەژمەینەت بۆ واقعان شۆڕشێکە کەویش شتێک نییە غێرە شۆڕشێکی کۆمەڵایەتی بچە بە گەژەم دنیای سەرمایهداری و ئەوە بنظەم ئەوە مهم بوو قەتەنامە یا بڕیارنامەی ئەوزاعی سیاسی ئێرانمان زۆر لایەنی ئەحمەدجانبەی بوو نوێنەر میوان ئێساری نظریان کرد و دەوڵەمەندتریان کرد مهم بە ڕێگای نیشانە و لە دوایی لە ئاخرشەوە ئەوەی پێڵێن فکوسەکانی دەورەی داهاتومان ئەولەویەتەکانمان ئەوانشمان دەستنیشان کرد علاوە بەرەوەی سێ پەیامی گرنگیش کە کۆنگرە فریان نەکەوت خەت بە خەت لەوێنە بیخوێنێتەوە و ئینکا بەڵام کۆنگرە بە گشتی تەسویبی کرد چونکی نوێنەران لە 70 ڕۆژ لەوە پێشەوە لە جەریدەی کۆنگرەیە پەیامەکانیان دیبوو پەیام بۆ بزوتنەوەی کرێکاری پەیام بۆ بزوتنەوەی ئازادی ژن لە کۆمەلگای ئێران پەیام بۆ زندانیانی سیاسی و یەکێ لە قەرارەکانیش کە خرانە دەستور و لە ئایندەی نزیکا ئەو قەرارش کە زۆرتر مربوطە بە مەیدانی خەباتی لاوان و گەنجان و زانکۆکان ئەخاتە بەر باس و لێکۆڵینەوە من پێم وابێ کۆنگرەی ئێمە ئالەم هەلوو مەرجەی کەجیرا هەم بۆ جوابدانەوە بە ئاستی جیهانی هەر لە دڵی ئەو بەیانەی جیهانیەدا باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کراوە باسی ئەم خاوەرمیانەی نەوینەی کە ئەمریکا و فاشیزمی ئیسرائیل وعدەکەیەدەن کراوە من پێم وابێ توانی بە باسەکانی بە ئەو شتانەی وە تەسویبی کردوون جوابێک بداتەوە بۆ ئەوزای ئەم دەورە کۆنگرە کاری خۆی کردووە ئەلان ماوەتەوە کومیتەی ناوەندی هەڵبژێررا و کولی حزبی دوای کۆنگرە بتوانێت بەڕێوەبەری ئەو مسەوەباتە بێت کە کۆنگرەی حزب هەیەی زۆر باشە من سەرنجێک بوو لەسەر کۆنگرەکە هاورە ڕەحمانێکێک لەو سەرنجانەی کە هاوڕانی گوتیان پێما بێ سەرنجێکی دروستیشە پێما بێت لە ئایندەیە بۆ کۆنگرەکانی ئایندە ئێمەەوە لە بەرچاو بگرین هەندێک باسی داخلی هەیە لە بابەتی گوزارش و راپۆرت و ئەوانەکە زۆر جار هەر ڕسم وایە کە هەموو کۆنگرەکانمان ئێمە لە پێشەوە راپۆرتانە پێشکەشەکەین یا ئاوا بکەین کە میوانەکان و بەشی زۆری بەشدار بووان و ئەوانە لە کاتی ئەم بەشەیە لەوێ نەبن یا بانکێژ نەکرێن یا لەگەڵمان نەبن چکە کەسێک دێت بۆ کۆنگرەیەکەوانە و مچینە بتوانێت ڕۆژێک مێنێتەوە بەڵام کە بێ بە دوو ڕۆژ و وەختێکی زۆری بۆ بێتوانە کەمتر توانێت مەسەلەن درێژەدانی بە وەختەکەی هەیە لەگەڵ ئێمە یاوە تا ئەمە بخرێتە دواوە ئەم بەشانە یاوە تا لە ڕاستی یا بخرێتە پێشەوە و ئەوان بانگ نەکرێن یا وەختێک ئەوان بانکران و بە کۆنگرەکە باسە سیاسەکانی خۆی هێنایە پێشەوە ئەوانە ئەم باسانە پێش بخرێ لە بری باسە داخلیەکان و ئەوانە کامە ئەتوانێت ڕێگە بکاتەوە بۆ دیالۆگێکی زۆر بڵین باشتر و دەوڵەمەندتر لەلایەنینەوە بە هەندێک جار بەشێک لە بڕیارەکان دێتە پێشەوە هەستەکەی پەلەپەلیەک دیارە وەختێکی زۆر کە بمێنێتەوە بۆ مناقەشەکردن و قسەکردن لەسەری میوانەکان هەتا ئەندامان ئەو توانایان نییە کە تعبیر لە خۆیان بکەن لەو چەند دقەیە کە پیانە درێ و ناتوانن بەڕاستی باری سەرنجی خۆیان بە باشی بگەێنن باسەکان لەوە زۆرترە هێنێکە لە 3 دقە 4 دقە وڵامی پێ بدرێتەوە هەموو ئەمانە ئەو کێشانن کە ئێمە هەمیشە لە کۆنگرەکانمانە لەگەڵ کەمبودی کاتا بەرەوە ڕووی شتێک کەشم بیر ناچێت بەش بە حاڵی خۆم منەمان بڵێم نازام سەرنجی تۆ چۆنەوە ئەوانە من گەڕانەوەی هاوڕێ علی جەوادیم پێ یەکێک لە دەستکەوتەکانی ئەم کۆنگرەیە بوو کە زۆریش دڵخۆشی کردم بەڕاستی لێرە و دیارە لەوانەیە بەشێبای ئەوەی کە لە کوردی تێگا بەخێر هاتنەوە یەکەم و خۆشحاڵی خۆم دەرەڕم بۆی کە دووبار لەگەڵمانە لە حیزبا بۆ مێدەوەی هاوڕیانێکی زۆرتریشکە منفەرید و تاکن بڵێن غەیرە حیزبی نەڵێن منفەرید چکە کۆمیسی منفەرید نیە هەموو بە جۆر لە جۆرەکان ڕێکخراون کە لەگەڵ حیزبەکانین و لە چوارچێوە حیزبێکە نەگیرساونەتەوە
ڕوو بێنن بۆ ئەم حیزبە کە فراوانترین بواری بۆ تێگەشتنی جۆر بە جۆر و جیاوازتیایە فراوانترین بواری بۆ ڕخنەتیایە من و تۆ کە لەوێ ئەمەە چەنە نزیکی لەیەکەوە بەرنامە پێشکەشەکەین لەوێ دەختیلاف لە بەیمانە دروست بوو حتممە لە داهاتوە باسێکەکەین منیش باری سەرنجی خۆ مەڵێم و منیش هەر هەمان جۆگران و بینەرانەکەم بە قازی لەبینەوەی کە کامان زۆرتر یا بڵێن بۆچوونی کامان لەگەڵ واقعەتەکانە زۆرتر نزیک دێتەوە یاخود ئەتوانێت وەڵام دەرەوە بێ بەڵام بەرحامە بەسمەوەی ئەم جۆر اختلافاتن ناو حیزبە هەیە بەبێەوەی هیچ کێشەیە دروست ببێ بەڕاستی ئەم حیزبە حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتی منی بۆیە بۆ خولای خۆی جەزب کردووە لەبەرەوەی پرەنسیپی هەیە لەبەرەوەی لەسەر کۆمەڵێک پرەنسیپ و مەبدە دامەزراوە کە ئەمانە زۆر جار گرنگترن لە سیاسەتەکان سیاست غەڵەت دەبێت ڕاز لێدی چاچەکەیتەوە چەب لێدی چاچەکەیتەوە حیزبێک کە پرنسیپی نەبێت کێشەی گەورە دروستەکە و حیزبێک کە پرنسیپی هەیە بواری تایە کە خۆتی تابیر بکەی بواری تایە کە دڵنیابی زەحمەتێکە ئەیکێشی قوربانیەکە ئەیدەی ماندووبوونێکە ماندوو بیتوانە بە هەدەر ناچێت من ئەوەی کە جەزبی کردم بۆ حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتی ئەوەیە و مێدەوارە مەوانش کە گوێیان لێمە ئەمە بە تەبلیغات بۆ حیزبی حکمەتی نەزانن بەڵام ئەمە حقیقەتێکم پێویستە لێریا بڵێم جێگای هەموو ئەو کۆمونیستانی کە بە دڵەوە خەبات بۆ سۆشیالیزم بۆ کۆمونیزمەکەن جێگای هەمویانە بێتەوە لە حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتی با من لەم قساخرانەی تۆ دەست پێ بکەم بۆ ئەوڵەکەی ئەوەڵەن جارە ئەم تاکیدە لەسەر پرەنسیپ واتا من پیاڵم سنەتی سیاسی پرەنسیپی سیاسی موازین مثلا تۆ زۆر جار موازینی دەروون حزبی ئەوە کراوە ئەوەی ئێمە پیاڵین ئوسولی ڕێکخراوەیمان زۆر نووسراوە بعض سنەت لەنێو حزب هەیە نەنووسراوە بەڵام سنەتە ئینسان جێکەوت یا بعضە پرەنسیپێ نەنووسراوە بەڵام جێکەوتووە منیش افتخار بەواکەم واقعەتەکەوەیە ئەم لەو ئەحسابی کارم کردو تا زمانی تیا بووم لە حزب کۆمونیست ئێرانەوە بگرە لە حزب کۆمونیست کارگەری ئێران تا زمانێت تێدا بووم تا 2004 ولا حزب کۆمونیست کارگەری حکمەتیست تا زمانێ بووین و نەقشێکمان بوو تەسیرێکمان بووە حەولمان داوە ئەم سنەتە سیاسیانە ئەم پرەنسیپانە ئەم ئوسولی ڕێکخراوەیانە بپارێزرێن منیش پێم وایە هەر وەک تۆ حزبێکی سیاسی هەر بە بەڵگە سیاسیەکان هەر بە بەیان نامە لەسەر ئەوزاعی جەهان یا بڕیار نامە لەسەر ئەوزاعی ئێرانەوە ناناسرێتەوە بە کارەکتری بە پرەنسیپەکانی بە هەڵس و کەوتی ئەمە جگای افتخارێکە و منیش تاکیدی لەسەرکەم واقع منیش وەک تەبلیغ بۆ حیزبەکەی هەیە خۆمانی ناڵێم ئەتوانن زۆر لە حتا میوانەکانمان کە هات بوون اتفاقان بەشێک لە میوان ئەمەی بۆ جالبە ئەڵێ بێ بزانم ئایا مناسباتی دەرونی ئەم حزبت چۆنە لە نێو کۆنگرەکانە چۆن هەڵس و کەوتەکەن لەگەڵ میوان لەگەڵ خۆیان بەرابەر بە اختلاف نظرێک کە بۆیان دێت باشە ئەمە یەک منیش تاکیدکەم لەسەر مەزەنا حتا و بۆ چوون و اختلاف نظر من هاوڕە شەماڵ شتێکی جالب جێرمەوە من و تۆی ترەوان ساڵێک زیاتران بەرنامانە بەیەکەوە بەڕێوە بین و بە زۆریش خۆشبەختانە هاوجهاتیمان هەیە و لە بازجەیەک شە هاوجهاتیمان نییە ڕفێقێک دەستێک دەیکوت وتی وەڵا ئینتزار میکێشا زۆر کەس مخالفی یا ملاحظەی ببێ لەسەر ئەو سەنەدەی تۆ پێشکردەوە شەماڵ نەیبێ وتم جا ئێمە ئاوە مناسباتەکەمان باڵا من و شەماڵە اتفاقا وەکو ملاحظەی ئەوەی ئێمە پێڵین مەزمونی هەر تۆ ملاحظەی مەزمونیت بوو دەنا زۆرێک لەستان و ڕفەقانی دیکە ئیسلاحیەیان بوو بەڵام نەهایەتەن ئەوەی هەیە بە بینەر و بیسەرش بزانە سەنەدەکەی کە من پێشنهادم کردبوو بە زۆری دەنگ تەسویب کرا جایترەوە هاوڕە شەماڵ ملاحظە دوای قسەی لێ ئەەکەین و دوایەوە لەسەر گەڕانەوەی هاوڕە عەلی جەوادیش بنیش پێم وایە زۆر اقدامێکی باشی کرد هاوڕە عەلی جەوادی تەسمیمێکی باشی گرت زانی چۆنە هەروە خۆی لە پەیامەکەی باسی کرد ئێمە لەنێو بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری تەجاربێکمان لەگەڵ یەک بووە دوور کەوتنەوە نزیک کەوتنەوە ئێستەقالە ئینشعار ئەمە متاسفانە لە مەواردێکە تەجروبەی منفیمان بووە بەڵام اتفاقان مهمترەوەی لە ڕەوتی خەباتی سیاسی مبارزاتیە دووبارە یەکمان گرتوتەوە مەسەڵەن من با بۆ خۆم بڵێم حقەتەکەوە هاوڕە عەلی جەوادی گەشتگوێشی لێبێ من بەش بە حاڵی خۆم لە 5-6 مانگ لەوە پێشەوە دیالۆگێکی ڕفێقانە نزیکمان لەگەڵ یەکتری بوو بەتایبەت چونکە ئەوان زۆر جار
لطفیان کردو منیان دعوت کردو بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنیە کە خودی هاورە علی جەوادی و هاورە محمودی ئەحمەدی هەیەە یا ئەو هاتووە لە بەرنامەکانی ئێمە منەتی تەمەشای گفتار مساحبە بە تایبەت تێوەچوونی ئەو لەگەڵ جریاناتی سەڵتەنەت تەڵاب لە لۆس ئەنجلس هەن و ئەو لە تەلەڤیزیۆنەکانیانەوە لەگەڵیان بەشەر دێ لە هەڵوێستی دفاع لە کرێکار و زەحمەت چێش و زوتنەوەی کۆمونیستی هەچی بیرم لێ کردووە باشە بۆ علی جەوادی بێ لە چوارچێوەی حزبی ئێمەدا نەبێت خۆشبەختانە دیالۆگی دوو نەفەریمان و دواتر دیالۆگێکە لەگەڵ حزب بووی بەو نەتیجەگەی ئەویش و هیوادارم زۆرێک لە هاوڕێیان کە هاوجهەتیان هەیە لەگەڵ هاوڕێ علی جەوادی ئەو تەسمیمە بگرن بێنوە لە چوارچێوەی حزب لەم دەورانە حساسەدا کارکەین مەسەلە هەر هاوڕێ علی جەوادی نەبوو با من هەر لێرە بڵام علاوە بەرە و کەڵتە شخصێتێکی ناسراوی بزوتنەوەی کۆمونیزم کارگەرێ من اتفاقاً یەکێک لە دەستکەوتەکانی ئەم کۆنگرەیە ئەویش اتفاقاً هەڵبژاردننی کومیتە ناوەندیەکە کە 30 ئەندامی ئەسڵیمان هەیە و 2 ئەندامی احتیاط لە نێو ئەندامانی کومیتەی ناوەندی و جارەمان تعدادێک چهرەی تازە هاتوون تعداد فعال و هەڵسوراوی تازە هاتوون گەنج هاتووە کە 20 ساڵ عمرێتی و کچیشە و لەگەڵمانە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکە یعنی زیادبوون بە تایبەت گەنجان و ژنان بێنە نێو سوخت و سازی نێو کومیتە ناوەندیمان بە نظرم یەکێ لە دەستکەوتەکانەوە من یەکێ لە دڵخۆشەکانم کومیتە ناوەندیەکمان هەیە ئەتوانێت بۆ دەورەی ئایندا قۆڵی لێ هەڵماڵێ بە زۆر کاری ئەساسی بکە و ئاخرین نوکتە کە هەر لە قسەکانی تۆیا بوو لەسەر ئەوەی بەشی گزارش راپۆرتی تەشکیلاتیۆنە منیش سەرنجی جۆرا و جۆر ئینسان لە ئەیبیسە اتفاقا من بەشێک لە میوان علاقەی بووی من پێم خۆشە بێم راپۆرتی فعالیەتتان ببیستم واقعاً ببیستم بزانم چیتان کردووە چیتان نەکردووە بەرابەر بە تواناییەکانتان و حتا زعفەکانی خۆتان چۆن قەزاوە ئەوەش قەزاوەتەکە ئەدەیەک وای پێخۆشە دەقەن کەسانێکیش بوون ئەوت بەشی راپۆرت و گزارش من زۆر سەری لە دەرناکەم بە من مربوط نییە هەر بۆ یابینی مەسەلەن ئێمە میوانمان بوو لە سعاتی 1:15 ڕۆژی شەمبەوە هات چونکی وتی سەر لە بەیانەکەی ئەزانم ئاینامە تەسوی بکەن ئەزانم گزارش و راپۆرت ئەزانم پەیامی ئەحزابە ئەوە ئەتوانم لە نێتیشەوە تەمەشای بکەم لە دوانی وەڕۆکەیەوە هاتن بەشداری کرد و هەرو ئینسانانە بەشداری زۆر گەرم و گوڕیان کرد اتفاقا لە دفاع لەو بەیانی جیهانیە داماننا لە منە پرسی لە بەشێ لە نوێنەرانی خۆمان باشتر دفاعی لێ کرد دیفاع لە خۆ کردووە ڕەحمان بۆیاوە وابوو بەڵام نا هەر خۆ سەنەدی بڕیارنامەی ئەوزاعی سیاسی ئێران کە هاوڕە سیاوشی دانیشتوەر بە باشی معرەفی کرد هەروە بوو بەخۆشیەوە اتفاقەنەوە بڵام وابوو میوانەکانمان کە میوانهای چەپ و کۆمونیستن کەسانی ناودارن کەسانێکن کە لە بزوتنەوەی کۆمونیستی ئێرانە نێونشانی باشیان نێباڵان نێوی ئەویان نەبم دوای گلەی یەکێتریانم بێتەوە سەر هەڵسوڕاوی ناسراوی عەرسەی بزوتنەوەی کرێکاری بوون بزوتنەوەی فەرەنگیان و معلیوان بوون بزوتنەوەی چەپ بوون قارەمانی زیندانەکانی دەورەی سەڵتەنەت و جمهوری ئیسلامی بوون ئەمانە هەمووی ئێمە زۆر جێگای خۆشحاڵیمان بوو هاتن لەگەڵمان شەریک بوون لە داڕشتنی سیاسەتەکانی ئەو چەند ڕۆژە بەگشتی ئەگەر ئاوا بخێسەریەک من پێما بێ دوو ڕۆژی کۆنگرە سەرکەوتوو بووە جا سەرکەوتنی جددیتری کۆنگرە بە پراتیکی لەوە بە ولاوەی کومیتەی ناوەندی هەڵبژێڕاوی ئەو کۆنگرەیەوە گری خواردو من یەکشتت لەلام بەڕاستی لایەزال هەر جێگەی نیگەرانیە ئەویش تەمان شتێکە کە لە دەست هیچ حیزبێکان نییە ئەویش بەشدار نەبوونی زۆر فعالانە و دەرکەوتنی زۆر فعالانەی هاوڕێیانی ناوەیە بەڕاستی مای دڵگەرمی بوو بووم کە بەشێک لە پەیامەکانی ئەو هاوڕێی کە لە ناوە کە دیارە بە عەلەنی بڵاو نەکرایەوە بەڵام بە شێوەی گۆڕینی سەوت و ئەوانەش دووبارە پەیامی بە حیزبداوە لە دەرەوە بە کۆنگرەی حیزبدا و وەسەنەدێکیشی ئامادە کرده بوو کە لە کۆنگرەیە بخرێتە زێ بەرباس و لێکۆڵینەوە ئەوانە کە دیارە خراە بەردەستی کۆمیتەی ناوەندی بە بڕای من ئینسان دڵگەرمە بێ بەوەی کە هاوڕیانێکی لەم ئاستەیە لە توانایی لە ناوەوەی ئێرانە خەریکی ڕێخستن و خەریکی کۆکردنەوەی هێز و خەباتن بەم ئەندازەیە لە وشیاری بەم ئەندازەیە لە توانا و لیاقەت بەڵام جێگەی داخە کە ناتوانن بەو ئەندازەیە کە پێویستە بەو جۆرەکە پێویستە لە سوخت و سازی کارەکانی حیزبا بەشدار بن
پێشکەوتنی تەکنەلۆژیا ئەوانە زۆر دەواازەی کردوێتەوە بۆ مێدەوەی ڕێگایەک دۆزینەم هاوڕیانی کە لە ناوەوەنهی ئێمە و ئەوانە لەم کۆنگرانی ئێمە بەرجەسەتر دەرکەون مەسەلەن تەسویری جۆر بە جۆرەوە کە نیشانی بدەین لە ئینەکانمان چونکە ئەمە ڕاستی واقعیەتی ئەم حرەکەی ئێمە نیشانەدا زۆر کەس پێی وایە حیزبی کۆمونیستی کارگەری یا ئەحزابە کۆمونیستە کارگەریەکانی ئێران ئەحزابی دەرەوەی وڵاتین کۆمەڵی خەڵکن کە هیچ پەیوەندیان بۆ کۆمەلگایەوە نییە و ئایا گوایە کە کۆمەلگەی ئێران هیچ سەبارەت بە چەپ و بە کۆمونیزم نازانێەوە ئەمانە هەموو خەڵکانێکن کە پەیوەندیان لە هەموو واقعیەتەکانە بڕاوە بۆ هیچ نازانن بەڵام ئەمە لەم بابەتە و لەم مەوریدانە زۆر بە ڕۆشنی نیشانی ئەدا کە چۆن چۆنی ڕێک پێچەوانەکەی ڕاستە ڕێک ئەگەر فرسەت ببێت و ئەم حیزبە بواریشی بۆ بکرێتەوە لە ناو ئێرانە ئەوانە ممکنە تەشکیلاتی ناوە و کە بڵین پەیکەرەی کادری ناوەوەی زۆر بەهێزتر و بەتواناتر بێت لەوەی کەوا لە دەرەوە هەیە ئەمە ئەو هینەیە و ئەسەفەیە کە هەمیشە لە هەموو کۆنگرەکانە من هەستی پێکەم هەموو کۆنگرەکان ئەڵێم ئەفسوس کە بۆ ئەو هاوڕیانی ناوە ناتوانن بەو ئەندازەی کە پێویستە لە کۆنگرەکانی ئێمە دەرکەون و بەشدار سەرنج چۆ سەر شتێکی زۆر باش و دەست خۆش بێ بەڕاستی بامری لەو بابەتەوە تەوزیحاتێ بدەم ئەویژەوەی بابینەر و بیسەرمان بزانن لە هەموو کۆنگرەکانی حزب کۆمونیست کارگەری حکومەتیست تەشکیلاتی داخلی ئێمە نوێنەری بووە بەڵام هەروەک هاوڕەشەماڵی شتی بەداخەوە ئەو نوێنەرانەی داخل بە دەلیلی اختناقی جمهوری ئیسلامی بە دەلیلی شرایطی ئەمنیەتێک کە جمهوری ئیسلامی دەریدێنن ناتوانن بە دەنگی خۆیان قسە بکەن ناتوانن بارحاڵە قبت بە تەسویر بینەر و بیسەرمان بیان بین هەموو کەسی لەمان قبولەکە بۆ جۆر بن ئەوانەی کە دێن و شرکەتەکەن زۆتر جۆگرە بن یا سەرەکەوی بە تێکستەکانی خۆیانێنن یا بازێکیان بەخۆشیەوە پێش ڕۆژانی کۆنگراوە تا نووسراوە و تێزی خۆیانیان نادووە ئەم کۆنگرە مشەخەسەشمان 10 نەفەر نمایندەی لە ناوە بوو ئەنی ڕاستەوخۆ کەسانێکن کە هەرێستا لە داخلی کشوەرن لە شوێنی کرێکارین لە نێو خوێندکارانان لە نێو دانیشتجوون لە نێو تا ژنان بەرزەی ژنانن بەرحاڵ خۆ ڕەنگەیەکێک بڵە دوای ساڵانێکی زۆر دەکەس زۆر نییە منیژەڵێم ئێشتاکوونێ ئەگەر جمهوری ئیسلامی و مانعەکانی جمهوری ئیسلامی لێگەڕێ بەڕاستی ئێمە تەشکیلاتی داخڵەکەمان هەر ئێستا نیروی زیاترە لە تەشکیلاتی ئەلەنیەکەمان ئەمە هیچ ئێغراقێکی تیانە دەرەجەیەک تەناسەخواکە بگۆڕێ کار بکەێتە جێگایەک نیگەرانی دەستگیربوون و زیندان و شکنجە و دواتر ئەعدام نەمێنێ من قەول دەدەم لە کۆنگرەکانی ئێمەدا نوێنەرانی داخڵمان ئێزگار پانوبەرینتر و وەسیعترە بێ بەخۆشیەوە تعدادێکیان توانی بوویانە و ئیمکانەتە دروستکەن ڕاستەوخۆ لە کۆنگرەکە شرکەتیان بێ گوێ بگرن و حتا تێکست بنێرن قسە بنێرن هەرون مەوردەی تۆ دەنگ بنێرن بە گۆڕینی دەنگی خۆیان بەرحاڵە لە دەنگ بدەن بە تایبەت ئەو مەوردە ئەمە مەوردێکی زۆر باشە لە دەخاڵەتگەریەکی زۆر مؤثری نەزەری سیاسی تئۆریک لەلایەن کادرێکی ئێمە لە داخڵ کە نێوەکەی دیارە سەمیرا دەوڵەت شاهی ئەو نووسراوەی یا ئەو بەڵگەنامەی ئامادەی کردبوو بۆ کۆنگرەی حزب بەڵگەنامەیەکی زۆر کامڵە کە حتا ئێمە بنێوی پاشکۆی جەریدەی کۆنگرە یەک پاشکۆی تایبەتمان پێ اخسازدا ئەگەر جەریدەی کۆنگرەکە بۆ خۆی شمارەیەک دەرچوو ئەو 1-2 ڕۆژ درەنگتر بە جەریدەکە نەگەی دواتر بۆ خۆی پاشکۆیەکی 15 سەفحەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە دۆستان بخوێن وەڵان لە بەردەستی کۆمیتەی ناوەندیشمانایەکە بەڕەسی بکە عاقبەت نووسراوەیەکی تئۆریک سیاسیە لەسەر ئاڵوگۆڕی لە نەزەر ئەوە ئاڵوگۆڕی بنەڕەتی لە ساختاری اقتصادی سیاسی کۆمەلگای ئێرانەوە وە شیفتێک خەریکە لە نێو بورژوازی ئێرانە دێتە پێش غێرەزەوەی جەنبەی تەحلیلی و تئۆریکیە لە ئاخر 11 تێزی پێشنهاد کردووە کە یترەوە خستێتە بەردەم ئێمەی کۆمیتەی ناوەندی کە دەبێت قەراری لەسەر بدەین کە ئایاوانە تەبدیلە بن بە سیاسەتی حزب ئیسلاحاتمان چییە پێشنهادمان چییە من ئەڵان ئەو ڕەنگە بە زمانی کوردی لەمان حاڵی نەبێ بەڵام حتمن پێی منتەقلەکەن دەستخۆشانەی لێکەم بۆ دەخاڵەتی وە واقعیتەکەی ئەمە لەو نەوع کادرانەمان لەو نەوع کەسانەمان کەم نەبووە یا لە عینە حاڵە حتا لە غێرەزەوەی لە ڕەیان داوە بۆ بەڵگەنامەکان بەشێکیان ڕەیاندا بۆ تعینی
ئەندامانی کومیتەی ناوەندی من حتا بە لێرەوە سیاسەتێکی ئەلامکراوی ڕابەری حزب حکومەتیست بە هاوڕێیانی داخڵمان بڵم ئێمە تا ئەم لەحظە ئێشتا کوێنێ لە کومیتەی ناوەندیمانە لە کادر و ئەندامانی داخڵمان کەسمان نهاتونەتە نێو کومیتەی ناوتن بۆ نەگەوەی کەسمان نەبێ واقعان کەسی بەتوانە هەن ئەتوانن لە نێو کومیتەی ناوەندی و لەم نەپرسی دەفتەری مەکتەبی سیاسی یا دەفتەر سیاسی ئەم حزبەشدا بن بەڵام دقیقاً بە تەوافقی هەردوولایانە بە دەلیلی شەرایطێکی ئەمنیەتی کە جمهوری ئیسلامی دای سەپاندووە بە سەرمانە بۆ ئەوەی زەختی ئەمنیەتیان بۆ دروست نەبێ بۆ ئەوەی نیگەرانی ئەمنیەتیان بۆ دروست نەبێ بۆ ئەوەی ئەگەر سبێنە کەوتنە ژێر زەربی پۆلیسەوە ئەم نیشانەی ئەندامبوون لە کومیتەی ناوەندی حزبی حکومەتیستیان لە شەر نەبێ مەجبورن ئەوانەوە مەحدودەتان لە ئێمە قبل مەحدودیەتێکیان بەسەرا داسەپاوە مەحدودیەتێک بەسەر تەشکیلاتی داخلی ئێمە داسەپاوە ئاگاهانە ئەوانش و ئێمەش قبولمان کردوە ئێمەڵان مەحروم کراوین یعنی ئستبدادی جمهوری ئیسلامی ئێمەی مەحروم کردووە لە هێز و توانای تعدادێک کادری شایستەی ئێمە کە ئەکرێت لە کومیتەی ناوەندی ئەم حزبە بن بەڵام هیوادارم بە کۆتایی هێنان نەتار کۆتایی هێنان بەلاقبوونی جێگا و شوێنی جمهوری ئیسلامی بە شەرایط و هەلو مەرجێک لە خەباتی سیاسی و مبارزاتی بێتە پێشێ هەتا پێشەوەی جمهوری ئیسلامی بە تەواوەتیش بڕوخێ ئێمە کادرەکان و ئەندامانی شایستەمان لەناوە بتوانین لە ناو کومیتەی ناوەندیە نەقش بنوێنن و ڕۆڵی خۆیان ئیفا بکەن و ئەتوانن ئیفا بکەن پەرە بدەن بە بیر و باوەڕ و سیاست و تەشکیلات و ڕێکخراوی ئێمە لە نێو جەماوەرە لە نێو کرێکارانە بەرحاڵ ئەگەر وەکو کۆبەندی تەواوی و چونکی بەرەو کۆتایی بەرنامەکەشمان ئەچین بۆ ئەم شەوەکە بڵێم من پێما بێ کۆنگرەکەمان کۆنگرێکی سەرکەوتوو بوو هەر وەکتۆتە نەکات لە بەرەوەی چونکی من و ئەندامی کومیتەی ناوەندین و واقعا لەسەری تەعەسوبەوە نایڵم لە عینە حاڵە کۆڵک کار و ئەرکی خستوتە سەرشانمان وەکو ئەندامانی کومیتەی ناوەندی کومیتەکانی دیکەی حزبیمان لە دەورێشی حساسە ینی اتفاقا نەمیز ئەوە بڵێم لە بەشی پێشووی قسەکانمانە کۆمەلگای ئەسەن کۆمەلگای دنیا لە دەورەیەکی حساسە بەسەرەبە ڕاستەکەی دنیا لە ئاڵوگۆڕەیەکی گەورەدا و بە خێرادا بەسەرەبە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاڵوگۆڕێکی گەورە خێرادا بەسەرەبە جا لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەلان خودی کۆمەلگای ئێران بۆتە ئەوەی ئێمە پێڵین مرکزی سقلی ئەو ئاڵوگۆڕە ئێمە ینی لێرەوە توانم ئاوا وەک بانگەوازەگە کە تەمەشای بکەم چینی کرێکاری ئێران ڕابەران و پێشڕەوانی چینی کرێکار خەباتکارانی مەدانەکانی جۆرا و جۆری خەباتی ڕادیکاڵ و جەماوەری ئێمە هێز و چەپ و کۆمونیستەکان واقعان لە دەورەیەکی زۆر حساس پڕ ئاڵوگۆڕە بەسەرە بین لە جاران زیاتر دەقات زیاتر بەرچاو ڕۆشنی قۆڵ لێ هەڵماڵین بۆ بەڕێوەبرنی ئەرکی سیاسی سازمانی تەشکیلاتی بزوتنەوەیمان لەسەرشانە بۆ خۆڕێکخستنێکی گەورەی چینی کرێکار کۆمەڵانی زەحمەچێژ ژنان و لاوان و ئازادی خوازان بەدەستی خۆمان بە ئێرادەی خۆمان بە بەرچاوڕۆشنی خۆمان جمهوری ئیسلامی سەرنگون کەین و دوا ڕۆژی دوای جمهوری ئیسلامی بنەخشێنین ئیجازە نەدەین باڵە ڕاستڕەوەکانی ئۆپۆسیۆنی بۆرژوایی ئێران کە باسمان کردن چەندە کۆنەپەرستن بەقەت ترامپ و نەتانیاهو کۆنەپەرستن ئەر ئەوانە بێت تەمەشا بکەن بەرحاڵ ئەوانە جارێکی دیکە سەرنوێشتی کۆمەڵانی خەڵک بەدەستەوە بگرن ئەم جار بەدەستیەوە بگرن لە جمهوری ئیسلامی خراپتر بەرەی کرێکار و چەپ و کۆمونیست ئەیانوێ سەرکوتکەیت من ئومێدەوارم بە ئاڵوگۆڕەکانی ئێران زۆر ئومێدەوارم هێزی چینی کرێکار و چەپ و کۆمونیست بێتە مەیدان هەم بۆ نەجاتی کۆمەلگایەکی 85 ملیۆنی و بەنەزارم ئەوەی لە اتفاقەنە و بەیانیەی جەهانیەدا بەشی ئاخرەکەی وتمانە ئاڵوگۆڕی سۆسیالیستی کۆمەلگای ئێران ئەتوانێت ئاڵوگۆڕێکی گەورە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا لە جیهاندا بەڕاستی ئەگەر فەرزکەین شۆڕشێکی کرێکاری لە ئێراندا شکل بگرێ و بەسەرنجامگا هەر وەک چۆن شۆڕشی ئۆکتۆبر کاردانەوەیەکی جیهانی بوو و کاردانەوەیەکی گەورەی نێونەتەوەی بوو
شۆڕشێکی کرێکاری لە کۆمەلگایەکی گەورەوی وەک ئێرانیش ئەتوانێت کاردانەوەیکی ئاوای بێ و دەواازەیەک بێ بۆ ئەوەی لە کۆمەلگاکانی دیکەی دەوروبەر و جیهانیشدا عاقبەت ئلهامی لێوەربژیرێ واقعان بەرابەر بەم بربەریەتی کاپیتالیستی عاقبەت شۆڕشی کرێکاری و جەماوەری ڕۆڵ بنوێنێ و بەشەریەت لەم فاشیزمەی کە تووشمان بووە نەجات بدە. زۆر باشە دەستخۆش هاوڕێ ڕەحمان بەهەرحاڵ بەرنامەکانمان بە کۆتایی گەیشت من ئەرەوەنە بەو کۆتایی پێدێنم بە ئومێدی ئەوەی کۆنگرەی 12 حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکمەتی لە ئێران بێ هیوادارم زۆر هەم ممکنە و هەم باشیشە زۆر باشە بەرحاڵ بێ بەرنامەکانمان کۆتایی پێبێنین تقریبەنەوە بوو بە ساعتێک و 12 دقیقە حتمما لە بەرنامەکانی داهاتووە باسەکانی ناو کۆنگرە لە خلالی ئەو قەڵەمانی کە لەوێ قسەی لەسەر کراوە مۆزوعانی کە لەوێ قسەی لەسەر کراوە بەرنامیان لەسەر سازەکەین بەڵام دیارە هەر بەوانە اختصاصی نادێن حتمما ڕووداوەکانی دنیاش تاقی بکەین لەم بەرنامە هەرەوەنەمان پێکرا کە یمکن نەگەرچی ئەم سیاستانی ئەم ڕۆی ترامپ یا دوێنێ ترامپ ئیعلانی کردووانە و کاریگەریە گەورانی کە داینەوە ئەوانە بەڕاستی هی ئەوە بوو کە قسە و باسی لەسەرکردن بەڵام هەڵێگرین بۆ هەفتەی داهاتوو بەرحاڵ ئەگەینە کۆتایی بەرنامەکانمان من زۆر سپاسی بینەرانمان ئەەکەم بەداخەوە ئیمکانی ئەوە نەبووە ئەگەر کۆمنتێک هاتووە لە ڕێگەی کلاب هاوسەوە ئەم جاریان بەداخەوە نەمانتوانی کۆمنتەکان وەربگرین بە ئومێدی ئەوەی کە لە داهاتووە ئەگەر تەفاعولێک هەبێ لە کلاب هاوسا بە جۆر لە جۆرەکان وەڵامی پێ بدەین و من نازانم هەر احتیاتەن داوای لێبوردنەکەم مشینە کۆمنتیش ناتبێ بەڵام بەرحاڵە و دەواازیشی باشە و سپاسی زۆریشمان بۆ هاوڕێ جەمال کرێکار بۆ کۆمەکەی کە هی بەرنامەکانمانێکە هاوڕێیان لینکی بەرنامەکانمان لایەن خۆتانەوە بە فراوانی بڵاو بکەنەوە با بینەرانێکی زۆرترن بەرنامەیە ببینن ئەگەر نەشتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن و لایکی بەرنامەکان بکەن و لیکەکان لە ڕێگەی یوتیوب بۆ لای خۆتانەوە بڵاو بکەنەوە زۆر سپاس بۆ تۆ هاوڕە ڕەحمان سپاس بۆ تۆ بۆ بینەران و بیسەران و هاوڕە جەمال کرێکاریشکەوە ئیمکانی دروست کردوە بۆ کلاب هاوس دەستی خۆش بێش زۆر چاکە بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە یەینە کۆتایی بەرنامەکانمان تا بەرنامەی هەفتەی داهاتوو یا بەرنامەکانی تری کەناڵی هیوا هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامرانی سپێری دا شوێنەکەن ڕۆژتانیا شەوتان خۆش.